لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک لە دەستگا میدیاییەکان بە مەبەست هەواڵێکیان بڵاو کردوتەوە کە گوایە 38 سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەزامەند بوو بێتن لەسەر ڕادەستکردنی شاری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بە هێزە عێراقیەکان. بەم ڕوونکردنەوەیە دەمانەوێت بۆ ڕای گشتی گەلەکەمان ئەم ڕاستیایی خوارەوە ڕوون بکەینەوە و بخەینە ڕوو. لە دوای زیادبوونی هەڕەشەکانی عێراق بۆ هێرشکردنە سەر شاری کەرکووک و ڕاگررتنی هێرشە چاوەڕوان کراوەکە لە هەوڵێکدا دوو جار بۆ ماوەی 48 ساعات و جارێشتر 28 ساعات و دواتر هاتنە ئارای هەوڵەکان بە مەبەستی بەرگرتن لە هێرشکردنە سەر کەرکووک و ناوچەکانی تر لە هەوڵێکی بەرپرسیارانە و خەمخۆرانەدا ئێرادەیەک و کۆدەنجیەک دروست بوو کە 38 هەواڵ هاوڕابوون و لە ماڵی جەنابی کاک کۆسرەت ئەم پرۆژەیە گەڵاڵە کرا و چاپ کرا و دوای خوێندنەوە و پێدانی ڕوونکردنەوەی ناوەڕۆکی پرۆژەکە هەمووان واژۆیان کرد و پەسەندیان کرد و درایە دەستی هەواڵ بافڵ تاڵەبانی تاوەکو بیخاتە ئەجندای کۆبوونەوەی هاوبەشی یەکێتی و پارتی لە دووکان کە ئەمە خاڵەکانی ناو پرۆژەکەیە. لێرە چوار خاڵ هەیە هی پرۆژەکەی خوێنمەوە. یەکەم سەرکردایەتێکی سەربازی هاوبەش لە سنووری کەرکووک پێک بهێنرێت، نوێنەرایەتی هێزەکانی ئەمریکا و پێشمەرگە و سوپای عێراقی تێدا بێت. ئەرچی سەرەکی ئەم هێزە بریتیە بێت لە دابینکردنی ئاشتی و ئارامی لەو ناوچانە و بارەگاکەشی لە سەربازگەی کەیوانی شاری کەرکووکە بێت. دوو هیچ هێزێکی سەربازی نەهێندرێتە ناو شاری کەرکووک. سێ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لە ڕێگای دایەلۆگ و دەستورەوە چارەسەر بکرێن. چوار نەتەوەی گرتوەکان و ئەمریکا هاوکار و پشتیوان بن بۆ جێبەجێکردنی خاڵەکانی سەرەوە. ئەم پرۆژەی سەرەوە لە کۆبوونەوەی دووکان خراە بەردەم ئامادەبوانی کۆبوونەوەکە بە بەشداری جەنابی سەرۆکی کۆمار و کاک مەسعود بارزانی. بەڵام بەداخەوە ئەم پرۆژەیان بە هەند وەرنەگرت لە کاتێکە هەریەک لە سەرک وەزیرانی عێراق و هاوپەیمانان و ئەمریکا و وڵاتانی دراوسێ پێیان باش بوو. ئێمە پێمان وایە ئەگەر ئەم پرۆژەیە قبول بکرایە ئەم هەموو کارەسات و نەهامەتی و خاک لە دەستدانەمان بەسەر نەدەهات.